زانایەک پابەرزێک شێخ محەممەد زوحەلی ناوە پیاوێک دەچێت بۆ لای وەکو ئەم پرسیارێکی ئێستا بۆ ئێمە هاتووە باسی ڕیبای لێ دەپرسێ بەڕێزان ڕیبای یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان یەکێکە لە سەبعی موبیقات لەو حەوت گوناهەی مرۆڤ بەرەو بێ ئیمانی دەبن پەنا بەخوا ڕیبا و سوو خواردن شەڕکردنە لەگەڵ ذاتی خوای پەروەردگارە نەعوذ بالله یا ڕەبی خوا پەناماندا کەسەکە هات بۆ لای وتی جەنابی شێخ محەممەد زوحەل پرسیارێکم هەیە فەرمووی بەڵێ کاکە فەرمووی کابرا وتی قوربان من لە بانقێکی ڕیبەوی کار دەکەم بانقێک کە پارە بە ڕیبا دەدا بە خەڵک من کاتبێکم لەوێ ئیش و کار دەکەم ئایا ئەو پارەی وەری دەگرم بۆ من حرامە یان دەتوانم لەوێ بەردەوام لەسەر کارکردن خۆ بە دڵنیاییەوە بانقێکی ڕیبەوی کە صرف هەمووی ڕیبا و بێشەرعیە ئێتر فتوای ناوێ هەر بۆ خۆی دەزانێت کە حرامە شێخ محەممەد زوحەیل یەکسەر نەیفەرموو بەڵێ دەبێت دەم دەقەیەدا بڕۆی لەو شوێنە وازبێنی چەند پرسیارێکی لێ کرد فەرمووی برا شیرینەکەم تۆ هیچ ئیش و کاری ترت هەیە لە دەرەوە بێجگە لەم بانقەی کە کاری لێ دەکەی ئیشی دووەمت هەیە بچیتەوە ماڵەوە لە دوای دەوامەوە کارێکی تر بکەی بە شەو کارێکی تر بکەی وتی نەوەڵڵا قوربان ئەوەی هەمە داهات و هەموو شتێکم تەنها کارکردنە لەو بانقە کە مۆزەفم فەرمانبەرە فەرمووی هیچ پاشەکەوتت هەیە پارەیەکت لە پاشەکەوتا هەبێ بۆ نمونە 5 مانگ 6 مانگ 4 مانگ بێکاربی لە ماڵەوە پاشەکەوتێکت دانراوت هەبێ و پارەیەکت هەبێ بیخۆی وتی قوربان نەبەخوا واللهی خێزانم زۆر دەست بڵاوە بەخوا موچەکەشم زۆرە بەڵام بەخوا هیچ پارە ناهێڵێتەوە منداڵەکانم زیادە خەرجی فێر بوون لە دەم لە ئەوڵەوە زۆرم بەدەمەوە داون و زۆر هەب لە خەرج دەرچوون و نەخێزان و نە منداڵەکانم بەخوا دەست لە پارە ناگرنەوە معاشێکی زۆر وەردەگرم موچەیەکی زۆر وەردەگرم بەخوا قوربان بەرەکەتی تێدا نییە و ئێستا خەریکە بەزەوەی کە قەرزار نیم هیچ پاشەکەوتم نییە شێخ محەممەد زوحەیل فەرمووی برا شیرینەکە لەسەر کاری خۆت بەردەوام بە بەڵام لەم دەقەیەوە بڕیاری دووشت بدە وتی قوربان چۆن فەرمووی یەکەمیان هەوڵ بدە وردە خێزانت هاوسەرت لەگەڵ منداڵەکانت خەرجەکانیان کەمکەوە هەوڵ بدە تۆزە لە خەرجەکانیان لیان بگریتەوە با فێر ببن ئەگەر داهاتوو ئیشێکت دەستکەوت و موچەکەت کەم بۆەوە ئەمان ڕابێن لە کتوپڕە لیان بگریەوە قبوڵی ناکەن بەڵام وردە مانگانە هەفتانە مانگانە شتێکیان لێ کەمکەوە و وردە پێیان بڵێ ئەم کارەی ئێمە لە ڕووی شەرعیەوە مامۆستا فەرموویەتی دروست نییە و منیش ئێستا هەوڵ دەدەم کارێکی تر بدۆزمەوە فەرمووی لە ئێستاوە هەوڵ بدە لە ڕێی دۆستت برادەرانت ناسیاوەکانت خزم و کەسوکارەوە مامۆستای مزگەوتەکانەوە هەوڵ بدە براکەم ئیشێک بدۆزیتەوە کە ڕیبای تێدا نەبێ کە بانقی ڕیبەوی نەبێ کە حرام نەبێ حەڵاڵێکی پاک و پوخت بێ با کەمتریش بێ بەڵام من لەم دەقەیەدا پێن ناڵێم واز بێنە جارێ بڕۆ لە سەکاری خۆت بەردەوام بە یەکەم هەوڵ بدە ماڵ و منداڵەکەت ناو وردە ڕایان بێنی لەسەر کەمتر خەرجکردن دووەمیشیان لەم دەقەیەوە چاوردکەوە بە ئیزنی خوای گەورە خوا کارێکی حەڵاڵت بەنسیب دەکات کابرا سوپاسی کرد و وتی ڕێنمایەکانن جەنابی مامۆستا جێبەجێ دەکەم و ڕۆیشت ئەوانەی کە لە دەوری بەری بوون چەند مامۆستایەک بوون عەرزیان کرد قوربان فتواکەت جێگەی سەرنج بوو ڕیبا شتێک نییە دوای بخەی بڵێ لە ئێستادا بڕۆ بجارە هەر مەعاش وەرگرە و چەند مانگێکی تر بەردەوام بە هەتا کارت دەست دەکەوێت ئەوایە بەڕێزت بتفەرموایە هەر ئێستا حرامە خوا هەڕەشەی کردووە لە ڕیباخۆران بە تایبەتی ئێمە بانقێکە ماڵی چەندەها خەڵک وێران دەکات فەرمووی بەڕێزان ئێوە ئاگاتان لێ بوو پرسیارەکانم لێ کرد ئەم پیاوە تەنها خۆی ناژی وەژنێکی بە قەناعەتی نییە و منداڵانێکن فێری زیادە مەسرفی و خەرجی بوون هیچ پاشەکەوتێکی نییە هیچ ئیش و کارێکی تری نییە من دەمتوانی ئێستا خۆ یەکسەر ڕاستە و خۆ بڵێم بەڵێ حرامە نەچی لەم دەقەیەدا پێدا بچیتەوە گوناهێکی هەرە گەورەت کردەوە هەموو ماڵت حرام بۆ لەوە پێش دەبێت لە ئێستا خێراتەوە بۆ بکەی واز دەکارەکەت بێنی بەڵام ئەم پیاوە ئەم ماڵ و منداڵە بەردەوام داوا دەکات هیچ ئێوارێک بەبێ عەلاقە بڕواتەوە لێ قبوڵ ناکەن منداڵەکانی بەیانی بچنە خوێندنگا و بەدەستی خاڵی بڕۆن فێری ئەوە نین هەمووی داوا دەکات کاسبکاریش تەنها ئەم پیاوەیە ئەم پیاوە کە ڕۆژێک دوو ڕۆژنەکەی عاجز کرد منداڵەکەی عاجز کرد وای لێدێ باوکایەتی لەدەست دەدا لەوە چێژنەکە فێری ئەم بابەتە زۆرە بووە ئێستا لە کتوپڕا لێ بگریەوە لەوە چێ ماڵەکە بەجێ بێڵێ پتۆرێ وە بڵێ مێردەکەم ڕەزیلە یان فێڵم لێ دەکا یان کۆمەڵ تۆمەتشی بۆ دروستکە
منداڵەکانی کە تا ئێستاکانە حرمەتی باوکایەتیان گرتووە هی ئەوەیە جیشفانیان پڕ بووە دەستیان پڕ بووە دەمیان پاروی گەرمی خواردووە ئێستا کتوپڕ لە من هیچ موچەم نەماوە کارم نەماوە حرمەتی باوکایەتی لەبەر چای منداڵەکانیشی لەدەست دەدا و ئەم پیاوە لەوە چه هەفتەیە خۆی ڕاگرێ بەڵام لە دواییدا کە ژیانی خۆشی گیرفانی خاڵی هیچی لە ژیرفانانیە بەیانی هەڵدەستێ بێکار ماڵ و منداڵی شەپڕێ بوو خێزانی هەڵۆشە دوور نییە بڕوە دزی بکە جاو کاتە ئێمە لەمە دوورمان خستەوە تووشی بەڵایەکی ترمان کرد لە چاڵێک دەرمان هێنا خستمانە چاڵێکی ترەوە بەڵام ڕێنماییم کرد ئەم دوو ڕێنماییە جێبەجێ بکە خوا دەرگای لێ دەکاتەوە دڵنیام میشێکی حەڵاڵی دەست دەکەوێت و وردەش منداڵەکانی لەسەر کەمتر خەرجکردن ڕادێنێ سبحان الله ئەم تێگەیشتنە چەند جوانە ئەمە فتوایەکە کە بارودۆخی مرۆڤەکان فەرق دەکات ئێستا گەرم پیاوەی کەم پرسیاری ڕیبای کرد کابرایەک بووە لە ماڵەوە چەند دەفتەر دۆلاری دانرایی پاشەکەوت هەبوویایە لە دوای دەوامەوە ئیشێکی تری هەبوویایە دوکانێکی بەکرێ هەبوویایە خانوێکی بەکرێ هەبوویایە ئەبووە شێخ محەممەد زوحەل بڵێ کاکە هەر لەم دەقەیەوە ئێستا دەبێ بڕۆی خۆت بشۆی تەوبە بکەی دوورکە سونەتی تەوبە بکەی نوێژی تەوبە بکەی جارێکی کە بەو بانقەدا نەڕۆیتەوە و پارەی لێ وەرنەگری وازی لێبێنی چکەمە پاشەکەوتی هەبوو ئیشی هەبوو داهاتی تری هەبوو بەڵام ئەمایان کە عەرز سەیری کرد هیچی نییە بەخوا لەم کتوپڕایوازدە و حرامە بێنێت تووشی حرامێکی لەوە چێ خراپتر یان هاوشێوەی ببێتەوە تووشی دزیکردن و خیانەت بێ و ماڵ و منداڵەکەشی لەدەستێ نەخێر لەسەر ئەم حرامەی خۆت بەردەوام بە ئەم فتوایە بۆ تۆیە بەڵام بۆ کەسێکی تر نییە کە هاوشێوەی تۆ نییە بۆیە بەڕێزان فتوا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت